مامۆستا سەلام عەلیکوم. بەخێر یاخۆ سەرچاوم. زۆر سپاس دەکەین. مەمنونین. ئێستا ئێوە لە ناو باخەیە چیەکەن؟ ئێمە ئیسا حالیان مکافحەی هەنارەکەین. ینی دەرمانە ڕشێنن. دەرمانە ڕژێنی هەنارەکە لە پاش گۆڵکردن تاوەکو 25 ڕۆژ ئەوەی گردەکانی یاکو نیوێلکەی لێ هات ئەبێ مکافحەی بکەین. وەم دەرمانە ئەیشۆریتەوە. ئەتر هەر حەشاراتێک بێت یەکسەر یا ئەمرێ یا ڕەوە کاچی. ینی ئەبێ ئیلا لەم کاتە بێت ئەمە باشترە لەمە بەس ئەمە سەریا چووە بەس ئەمە سەتازی پێگەی باش ئەچێتەوە ئەمووە هەرچی حەشەراتی بێ ئەو دەرمانە یەکسەری کوژیا فاسیەکەتە ئەڕۆ ئەگە ئەم باخە کردی ئەو کە نێکرد قیمەتی نیە ئەبێ دراوسەکەش بیکە ئەتر هەمویان کۆ بنەژێ ئەم باخە مکافحەی هەیە ڕۆن بۆ شوێنتر دوای 25 ڕۆژ یاوەکو 25 ڕۆژ تاوەکو 7 ڕۆژ دووبارەیەکەینەوە پێجن ئیعادە هەیەک بابەری نەکەوتوە یا لە شوێنەتر و هاتوێت ئیعادەت لێداوە ئەتر مەستەحیلە ئەم باخە حەشەرات هەناری زۆر باشە. ئەوە وتمان درەختەکەت ڕشان ئیتر تەواوی خوارەوەی ئەرزەکەی خۆ ئەرزەکەی هەمووی ئاوشێکێکی خۆمەش بێژ ئاوڕشە پرشان پرج هاوی لێدەی لەبەرەی زۆربەی گەرا هارویە خەوتنە. باشە هەرە و دەرمانەی کە سەرەوەی درەختەکەی پێ ئەپڕژێنی هەر خوارەوەشی هەر بەو دەرمانە سێ دەرمانە دەرمانی فطریات تێژە لەناوەش هەنارەکە شەقە باخۆی پێشەوەی بگەیە هەنا دەرمانی ترش پێ ئەگەنێت خیاس ڕۆمان پێژن دەرمانی ترش پێژن شۆکەی پێژن ئەم گڵ شیرینە ئەم گڵ ئەخوا ئەوە خواردێتی ئەم سێ دەرمانەوەی کە تێکەڵێکن لەگەڵ زەخۆ ماتۆڕە مەلەیەکەم لێ دێنەوە ئەچینەوە 15 ڕۆژ دێنەوە. ئەی باشە ئەبێ لە کاتی بڵێن بەیانیان زووە بێ لە کاتی گەرمایە بێ زۆربەی کات عسەر چاکە لەبەرەوەی هەموو حەشەراتێک ئەڕۆن بۆ سوورخواردن جەولاکەن شەو دێنەوە ئەخەون بەس ئێمەسە چارمانی و کەس مناڵە قسەمان ناکە ناچێت بە ڕۆژ بکەین گەرمە لەبەر گەرماکە لەشتان ساغ بێ ئەگە عسر بکە دەرەجەکە ئێستێج بکەیت تقریبا لە 160 کوژە بەس عسر بیگە شەو بێتە ملیا لە 190 کوژی. هەموو زستانێک مانگ 12 بۆ یەک لە 20 یەکرە کوتای بێ ئەلە مرۆ ئەسپارێکن تاوی ئەسپارێکن لە دوای ئەسپارەکە بە تەلێرە پەینی وێنین و کرەکار 5 عربانەی دەسی لەگەڵ خۆمانێنین ئەو پێینە ئاژەڵە تەبان ئاژەڵی منتەقەی دەیمیشە لەبەری ئاوی دەغەڵی تایە بەس لە دەیم بەس پوش و کاکەیە یعنی وەلحەسەڵ ئێوە بێ بۆ تەنانەت پێین ئاژەڵیش بچنە ئەو شوێنانەی کە دێمە و شوێنی ئاودار نیە حیوانی ئاوی دەغڵی ئاویەخوا هەمووی بەدە جەردا بەسیم بژار ئابژار بەڵام هین دایم زۆر پاک و جوانە. بە چەند ساڵ ئەبێ جارێک ئاو ئەمە دوو لە سەرسیە ئیسە مثال کردومە ساڵە دیش نایکەم دووش نایکەم ئەمێنێ تۆ بەس پێینی هین بەکارێنی حیوان بەکارێن سەماد و ئەو سەماد نەوەڵە سەماد ئێمە تەجروبە بگە سەماد عمری 45 یا 50 شەوە دواسە نامێنە ئەمە دوای 3 ساڵ ئەمە خەمە پشتەوە تازێتی خەم زۆر باشە بەڵام تۆ هەر درەختەکان بەهێز ناکە ئەو جیاش بەهێزەکە کە لە ناوێتی ئەبێ بە دەرمان هینێکە یا جاڕنیەکە مامۆسەگیان یەک دە خەلا بکەیتەوە ئەمە سێبەرە تامان هەشت نایە ئەو هەنار خۆر لێدا لە دەی هەش 15 پێڵێن پاییزە پاکۆکردن کەیتنە پاییز کامل پاکێکەکە لە پشتەدایێنین ئەم جیاچی پێڵەن کاڕوشە ئەمە پێژن هەرێز و هەلیت لای مەشهورە زۆربەی هەرێز و هەلیت دێتریش لای ئەمە بۆ هەنارەکان قانجازی سێبەرە بالفعل ئەم بۆ شەو ڕوتوبەکە لە چێوە لای ئەو خۆر دەرچوو ئەیدات هەنارەکە دیگەرمای ناوێت پێسێ ڕق ناوێت پێسێن لە نێرمی مێنێتە ئەوکەی هەنارشەکە لە سێبەرە بێ دەرەجەیەکە لەبەر خۆر بێ هیچ نییە. باشە سێرم کرد لە ناو باخەکە ئەنواعی میوە هەیە یان بەڵێن ئەنواعی درەخت هەتا چناری تایە ئەوەی تایە ئێمە سەرەتا باخمان دروست کرد وتا چنار هەمومان کرد چنان مەبڕیوە لۆریە دوو سێتی لێرەگەشتمان برێت فرۆشتیان ئیسەماوە بەس داری بەردار ئێستا لەم باخی منە دار نییە بێبەر بێ باشە بابزانم تۆ درەختێکی ناو باخەکە زۆر خۆشەوێت من خورما بەڕاستی نعمەتبارەکە دەرەجەیەکشە تۆ خورما بابزانی ناشتنی لێرە لەم منتیقەیە شوێنێکە نەجاحەتێنە دەرەجەیەکە تەموز نابێ من تەموز دەگە براکەمان لەورە هەڵم کەندە لێ نامە ئیسە بەریگردە باشە ئەو زیانی زۆر پێیەگە حەشەراتی زۆرە حەشەراتی زۆر ئەمەنتەقەی ئێمە شرینە و ئەو شرینە شۆر نییە
ئەچێ بۆ لای گیا خۆرماگە شیرینە ینی ئاوەکەی شۆر نییە سوێر نییە شیرینە کرم دروستەکە و کرمم دەرکەوتی ئەوە پێڵە کرمی حەفارە هەرە باندارە خۆرماکە چووە لە ناوە چوو بۆ ژێر وەرتر دەلکە بەچکەون لا ناکەوت بەسەگە دەرمانی بکە ئیکوژێ چ جۆرە خورمایەک لێرە زۆر زادی دەرەجەیەکە خۆربای زادی هەمووشکە هەم شلیشە هەم یەک جارژە چێسەرەوە ئەگەر دوو جاب چێسەرەوە زۆرەکە کرێگا دوو جاب چێسەر 2000 بەڵام زیادی یەک جار ئەی بڕووی خێدەمان لایلۆ نەیفرۆشی مامۆستا قسەیەکە کرد بە لامەوە سیر بوو ئەمە ئەڵەی داچی قۆخە داکی قۆخە بیانی چۆن داکی قۆخەم موتوربە کراوە بە قەیسی چاوی قەیسیان ئەوە داین لە قۆخ ینی لە ئەسڵا خۆی درەختەکە قۆخە بەس کراوە بە قەیس کراوە بە قەیسی تەبی ئەز دەردەکەش یەکسەر ئەسڵەکەی وەرەگریا قسەکەی دایک چییە قۆخەکەی کەواتە تێکەڵە لە دوو جنس جنسی قەیسی و جنسی قۆخیش ڕقا بە ئاسانی باو تەرزۆبارە نێکەسا ئێستا ئەمە ڕقا یانی ئێستا پێ نەگەیوە یەکی شش یانی ئێستا ئەمە شیرینی تێنەگەڕاوە نیە ترشەیەوە ترش هەتا مەعود خۆی نەبێ شیرین مامۆستا ئەم درەختە ساڵانە هەموو ساڵێک وەکو یەک بەرەگرەیە مەسان ساڵێک کەم و ساڵێک تەجروبەم کردە ئەمە 20 ساڵە هەموو ساڵ هەر ئاواگرێ ڕەفیقان ترشی هەر تۆزیەگەر نامێنێت مامۆستا لە زۆر منتیقە قەیسی هەیە نەخۆشیی زۆر ئەڵەن درەختێکی ناسکە کرم زوو لێدا زووشکە بێت تۆڵی ئەمە تەمەنی 20 ساڵە باشە چۆن بتوانین قەیسی تەمەنی زۆرکەیت وڵای ئەلە ببنی باش بێبرگەی بۆ جنسێکە پێژن ئەمە جنسێکە پێژن ئەوەی ئەوە زنجیر ئیسرائیلی ئەوەشە مهمە ئەوەشە ناکەوێت حەزش ها لە خۆرەتەوە هەتا سێبەر بێ ئەو هیچ ناگری ئەو من بۆ لێرە نامە لای دیوارەکەی بۆ پڕ خۆرەگری خۆری بیانان و خۆری ئێواران تۆ ئێستا ئەزانی چەند جۆر درەختت هەیە لە ناوباخەکە ئەرە وڵاق خورمامەیە قەیسیمەیە هەنار بە دەرەجەیەک سندیم هەیە پرتەقاڵم هەیە نارنجشمەیە خی گەوەرە بەرەکەت داریکە ئینشاءڵڵا بەخێر